ڕێز سوهات شەمەری شرۆڤەکاری سیاسی سەبارەت بە گرنگی سەردانی سەرۆک بارزانی بۆ بەغداد لەگەڵمانەبێ بەڕێزیا و سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. دوای ئەم سەردانە گرنگی سەرۆک بارزانی بارودۆخەکە لە عێراق چی ئەبێ چۆن ئەبێ؟ سڵاو لە تۆ و لە سەرجەم بینەرانی خۆشەویست. ئەم سەردانە سەردانێکی گرنگ و مێژوویە و لە هەڵمەرزێک و کاتوساتێکی زۆر گرنگ هەیە. ئەم سەردانە لە ڕووی سیاسیەوە سەردانێکی زۆر گرنگە. سەردانەکەی سەرۆک بارزانی لە دۆخێکی وەهادە کارگەری خۆی دەبێ بێگومان هاوکات هەژمار دەکرێت بەوەی کەوە بۆ چونە جیاوازەکان کۆ بکاتەوە، چونکە سەرۆک بارزانی خاوەن ئیرادەیەکی حەکیمانەی سیاسیە و ئەو تەنیا دەتوانێت هەموو ئەم بۆ چونە جیاوازەکان یەک بخاتەوە. لەلایەکی دیکە چەندین دۆسیەی هەڵپەسێردرا و هەن کەوا پێویستیان بە چارەسەرکردنە لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیانی عێراق. بۆیە لە کۆبنەوە جیاوازەکاندا ئەمڕۆ چەندین بۆچوون و بیرۆکەی جیاواز هەبووە و خراوەتە بەرباز لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیانی عێراق. هاوکات زەخت لە پاراستنی مافی پێکاتەکان کراوەتەوە لەگەڵ جێبەجێکردنی مادەکانی دەستور. لەگەڵ ئەوەشدا ئاماژە بە ئیدارەی دەوڵە و چوارچێوەی هەماهەنگی کراوە کە دامەزرێنەری حکوومەتن و سەرۆک بارزانی هەوڵی ئەوەی داوە بۆ چوونەکان لە یەک نزیک بکاتەوە بۆ ئەوەی سەرجەم کێشەکان چارەسەر بکرێن، بە تایبەتی لە پرسی دیاریکردنی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئاماژەی بۆ داوەکەوا دەبێت بۆ کۆبنەوەکان بەردەوام بن بۆ ئەوەی بتوانرێت بگەن بە بۆچوونێکی نزیک لە ڕووی سیاسیەوە. زۆر باشە، ینی ئەو لاپەڕێ نوێی کە سەرۆک بارزانی لە بەغدا لەوێ ینی بۆ چارەسەرکردنی و گرفتانی کە لە بینی لایەنە سیاسیەکانی بەغداوە ئەو کێش و گرفتانی کە لە حکوومەتە هەیە و پەیوەندیەکان بەگشتی لە بینی لایەنە سیاسیەکانی عێراق پێ دوایە ئەو لاپەڕە نوێیە بۆ داهاتوو چیتیان نووسرێتەوە؟ لطالما كانت السياسة للسيد مسعود بارزاني سیاسەتی سەرۆک بارزانی گشتگیری و لە ئامێزگرتنی هەموو لایەنەکان دیکەیە و هاوکات فەرهەمکردنی بەرژەوەندیەکانی گەلەی کورد و گەلانی عێراقە. هاوکات هەوڵی ئەوە دەدات کەوا تۆمۆحی گەلێ کورد بەجێ بگەێنێت و هەرێمی کوردستان بپارێزێت لە هەر جۆرە گۆڕانکاریەکی جیاواز. بۆیە هەوڵی ئەوە داد مافی هەرێمی کوردستان هەمیشە فراهەم بکرێت. بۆیە لەم چوارچێوەیەدا چەندین ڕێکەوتن کراوە بە تایبەتی لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی و لەگەڵ ئەوانی دیکەش هەوڵی ئەوە دەدرێت ئێستا ئەو کێشانەیەکەوە هەن چارەسەر بکرێن، بە تایبەتی ڕووداوە ئیقلیمیەکان کە ئێستا ئاگری شەڕ لە ناوچەکەدا هەیە و هەوڵی ئەوە دەدرێتکەوە عێراق لەم شەڕە بپارێزرێت. هاوکات جەخت لەوە دەکاتەوە کەوا ڕێککەوتنێکی سیاسی هەبێ و بەردەوام بێ ئەم سەقامگیریەکەوە هەیە و لە بەرامبەر هەر پێشاتێکی جیاوازدا پێویستە ئەم سەقامگیریە بپارێزرێت. هاوکات دەرگا بکرێتەوە بۆ وەبەرهێنانی جیاواز لە پێناو بەرژەوەندی خەڵک، چونکە ئێستا عێراق پێویستی بە کەشێکی ئارام هەیە. پێویستە لایەنە سیاسیەکان و هەرێمی کوردستان و بەغدا پێکەوە کار بکەن لە هەماهەنگی بۆ ئەوەی بتوانرێت لە ڕووی ئابووریەوە بەرەو پێش بدرێت. هاوکات لەبارەی نەفتیشەوە بابەتی نەوت سەرچاوەیەکی گرنگی عێراقە و ئێستاش لە دۆخێکی هەستیادایم پێویستە لە ڕێگەی ڕێککەوتنامەکانەوە ئەمە بپارێزرێت و هەوڵ بدرێت سوودی زیاتر بدرێت. جگەلەوە یاسای نەوت و گاز لە ئارادایە بارزانی دەیەوێت یاسای نەوت و گاز چارە سەر بکرێ، واتە ئەم یاسایە دەربکرێت. ئەم شتە نەبێ بە کارتی فشار بەسەر هەرێمی کوردستان و بە هەمیشە دووبارە بکرێتەوە. لەبارەی فیدرالیشەوە داوا دەکرێتەوە هەموو بنەماکانی فیدرالیزم جێبەجێ بکرێت. سەرڕای هەبوونی ئەو هەموو ناکۆکیە سیاسیە پێویستە ئەمە جێبەجێ بکرێت.
بۆیە بەڕێز سوودانی کاتێک پێشوازی لە سەرۆک بارزانانی کردبوو ئاماژەی بەوە دابووکەوە کێشەی زۆر هەن هاوکات هەوڵی ئەوەیان داوە بۆ چوونە جیاوازەکان لە یەکتر نزیک بکەنەوە و چارەسەرێکی هاوبەش ببینەوە بۆ ئەوەی بتوانرێت دۆخی سیاسی لە عێراق بگا بە نەوەیەکی ئارام هاوکات خەڵکیش بێگومان لەمە دڵخۆش بێ. زۆر باشە کەواتە ڕۆڵی چی دەبێت لە نهێشتنی کێشەی ناوخۆیی پێگاتەکانی عێراق؟ ئەگەر بێت و تێبینی بکەین سەردانەکان ئەوانەی کەوا کراون پێشوازیەکی زۆر نەرم لایەن سیاسیەکانەوە کراوە و هاوکات کە خۆتان دەزانن سەرۆک بارزانی یەکێکە لە بنیادنەری سیاسەتی نوێی عێراق هاوکات بە پێشوازیەکی زۆر گەورەوە لە بەغدا پێشوازی لە سەرۆک بارزانی کراوە هەموو ئەوانەی کەوا ئامادە بوون لە پێشوازیکردنی هەمویان دڵخۆشم بۆی چونکە خاوەن ئیرادەیەکی سیاسی حەکیمانەیە و هەوڵی ئەوە دەدات بۆ چونە جیاوازەکان لە ڕووی سیاسیەوە یاخود ناکۆکیەکان لە یەکتر نزیک باتەوە بۆ نمونە کۆبوونەوەی ئەمڕۆی سەرۆک بارزانی لەگەڵ حەلبوسی و خەمیس خەنجەر ئەمە شتێکی نمونەیەکی دیارە دەتوانین بڵین کەوە دەکرێت سەرۆک بارزانی هەموو ئەمانە لە یەکتر نزیک بکاتەوە لە پێناو بەرژەوەندی گشتی خەڵک و لە پێناو بەرژەوەندی عێراق بۆیە یەکەم جارە دەتوانین بڵێن دۆخێکی وەها هەیە کەوە ئەنجومەنی نوێنەرانی عێراق نەیتوانیوە سەرۆکی خۆی هەڵبژێردرێت ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە بێگومان بەڵام کۆبنەوەکەی ئەمڕۆ پێمان دەڵێکەوە دەکرێت لایەنەکان لە یەکتر نزیک ببنەوە هاوکات لەگەڵ بەڕێز محەممەد شیع سوودانیش کاتێک هەموو سەرکردە سیاسەکان هاتبوون لە ڕێگەی سەرۆک بارزانی و هەمویان لە ژێر چەتێکدا کۆبوونەوە بۆ ئەوەی بتوانرێت هەستی نیشتیمانیش بەرەو پێش بدرێت لەگەڵ ئەوەشدا پەیوەندیەکان بەرەو پێش بدرێن لە پێناو بەرژەوەندی خەڵک بێکمان. زۆر باشە باسی کۆبوونەوەکەت کریانی کۆبوونەوەی سەرکردەکانی عێراق لە دەوری سەرۆک بارزانی تا چەندەواکات لایەنەکانی عێراق یارمەتی حکوومەت بن بۆی کە بەهێز بێت چونکە هەر حکوومەتێک لە ترسی کەوتنابێت ناتوانێت خزمەت بکات و خزمەتی پێ ناکرێت. ئەو پێشنیازانێکەوە زیاتر ئاماژەیان پێدراوە یان لە ئەرزی واقعدا ئەوەی هەیە بێگومان ژمارەیە کۆبنەوەی زۆر چڕوپڕ بووە هاوکات هەندێک لێدوانیش هەیە ئەو لێدوانانە ئاماژەدەن بۆی کەوە سەرۆک بارزانی مەقبولیەکی زۆر گەورەی هەیە لە نێوان لایەنە سیاسیەک عێراقیەکاندا هاوکات دەتوانرێت ئەم کۆبنەوانە بە ئەنجامێکی ئەرێنی کۆتایی پێبنرێت لە پێناو بەرژەوەندی خەڵک بێت لە پێناو بەرژەوەندی تەواوی پێکاتە جیاوازەکانی عێراق بێت بۆیە دەکرێت ئەم جۆرە لێدوانەی کەوا هەیە بە تایبەتی خەمیس خەنجەر ئاماژەی پێدا بوو کۆبنەوەیەکی زۆر ئەرێنی بووە ئەو دەتوانێت لە ڕووی سیاسیەوە کێشەکان چارەسەر بکات چونکە ئەو چەندین جار قوربانی ئەوەی داوە کەوا دەستی لە سەرۆکایەتی کۆماریش بێگومان فشاری سیاسی نەبووە هەوڵی ئەوەی داوە هەمولایەکان کۆ بکاتەوە بۆیە کاتێک محەممەد شیع سوودانی لە واشنگتن بوو ئاماژەی بە هاریکاریدا بوو لەگەڵ بەڕێز سەرۆک مەسعود بارزانی بۆیە ئەم هاریکاریەکەوە هەیە دەبێتە هۆی چارەسەرکردنی کێشەکان لە ئایندەیەکی زۆر نزیکدا بۆیە خۆشەویستێکی بێشومار هەیە بەرامبەر بەو سەردانە و خەڵکیش دڵیان پێ خۆشە کە لە بەغدان. زۆر باشە ینی پێ دوایە کێشەکانی بۆ نمونە کێشەی دۆسیی نەوت کێشەی کەرکووک و پارێزگاری کەرکووک و کێشەکانی ناوخۆی عێراق کێشەکانی هەولێر و بەغدا و ئەو کێشەی ئەقلیمیانی کە بەغدا هەیەی و دەسێوەردانە دەرەکیانی کە لە ناو عێراقا هەیە پێ دوایە بە سەردانەکەی سەرۆک بارزانی ئەم کێشانە چارەسەر بکرێت بچێتە قۆناغێکی دیکەوە. پرۆسەی سیاسی لە عێراق لەسەر ڕێککەوتنەکان دامەزراوە ئەو ڕێککەوتنەمانش بێگومان لەسەر
ڕەزامەندی هەموو لایەکان بووە دوای ئەم ڕێککەوتنانە هەوڵی ئەوە دەرێت ئامانجەکان بپێکرێن لێرەدا کێشەیەکی گەورە هەیە لە بارەی ڕێککەوتنەکان هاوکات دەرفەتێکی باش هەیە لە بەردەممان بۆ دانوستانێکی ناوازە دانوستانێکی گژیر هەبێ بۆ ئەوی بتوانن کێشەکان چارەسەر بکرێن ئێستا لە گۆڕەپانی سیاسیدا هەندێک گۆڕانکاری جیاواز هەیە بۆ نمونە کشانەوەی مقتدا سەدر یان کشانەوەی هەندێک کۆمپانیای وەبەرهێنان بۆیە حکوومەتی عێراق ئێستا ڕوبەڕووی ئەم جۆرە کێشان دەبێتەوە و پێویستی بە کەشێکی گونجاو هەیە بۆ ئەوەی بتوانێت بڕیارێکی تەواو سیاسی بدات لە پێناو چارەسەرکردنی کێشەکان و بتوانێت کەشێکی گونجاو و سەقامگیر بۆ عێراق فراهەم بکات بۆ ئەوەی عێراق گەشە بکات بۆیە کۆبنەوە لەگەڵ سەرکردە سیاسیەکان هەر لەم سۆنگەیەوە هەیە و وەکو پێشتریش سەرۆک سروان بارزانی ئاماژەی پێدا بوو هەوڵێکی گرنگ هەیە بۆ ئەوەی ئەم کێشانە چارەسەر بکەن هاوکات هەرێمی کوردستانیش خۆ بەشێکە لە عێراق بەشێکی دانەبراوە لە عێراق هاوکات سەرۆک بارزانیش یەکێکە لە سەرکردە گەورەکانی عێراق بۆیە دەکرێت چارەسەرێک هەبێت کەوا هەموو لایەک لەسەر ڕێککەون هاوکات ڕێککەوتنی سیاسی فراهەم بکرێت بۆ ئەوەی بچینە قۆناغێکی نوێ بە تایبەتی دوای ساڵیان ساڵ و نوێک لە هەڵبژاردنەکان هەموو لایەک هەوڵی ئەوە دەدات ڕۆلی گرنگی هەبێت بۆ ئەوەی متمانەی خەڵک بەدەست بێنێت هاوکات بتوانێت بە دوای داواکاری خەڵکەوە بچێت چارەسەر بکات سبەی نادووژبەی بتوانن دەنجی پێ بدەن خەڵک دەنجی پێ بدات ئەمەش لە سیاست عێراق زۆر شتێکی ڕوونە زۆر باشە لایەنە سیاسیەکانی عێراق سەرکردەکانی عێراق سەرۆکی حکوومەتی عێراق سوودانی باز دەوە کات سەردانەکەی سەرۆک بارزانی گرنگە کاریگەری لەسەر سیاسەتی عێراقە بێ بە ناوخۆی عێراق و بۆ دەرەوەش و لەسەر حکوومەتیش باشە پێتان وایە ویستێک هەبێ لەلایەن بەغدادەوە بۆ چارەسەرکردی ئەم گرفتانە؟ بێگومان هەوڵی حکوومەتی ئێستا ئەوەیەکەوە سەرجەم کێشەکان بەلاوە بنرێن لەو کاتێکەوە محەممەد شیع سوودانی دەستی بە کار کردووە ئەو هەوڵەتدا بۆیە چەندین سەردان هەبووە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا هاوکات پێشوازیەکی تەواو هەبووە لە هەردوو لاوە بۆ چارەسەرکردن و دیدارەکان هاوکات چەندین سەردانی جیاوازش کراوە بۆ هەولێر یان بۆ بەغداد لە پێناو ئەوەی کەوا کێشەکان چارەسەر بکرێن بۆیە دەتوانین بڵین هەوڵی ئەوە هەیە لەلایەن محەممەد شیع سوودانیەوە کە کێشەکان چارەسەر بکرێت بە تایبەتی ئەو کێشانی کە لەگەڵ هەرێمی کوردستان هەیە بۆ نمونە یاسای نەوت و گازیان هەر یاسایەکی دیکە کە ئەمە تەنیا پەیوەندیدارە بە هەرێمی کوردستانەوە بۆیە ئەمە بابەتێکە پێویستی بە چارەسەرکردنی هەیە و لای شریکەشەوە پەیوەندی بە هەموو ناوچەکانی دیکە هەیە بۆ نمونە لە ئەنبار لە مووسڵ لەبارەی نەوتەوە ئێستا ئەم یاسایە لە بەرژەوەندی خەڵکە پرسی دووەم پرسی ناردنی شایستە داراییەکان و موچەی فەرمانبەرانە کە ئەمەش هەوڵی ئەوە دەدرێت چارەسەر بکرێت حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی لە هەماهەنگیی تەواودایە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی بتوانرێت بگەن بە چارەسەرێک بگەن بە نوایەکی ئارام لە پێناو ئەوەی ئەم کێشانە چارەسەر بکرێت و بەرژەوەندیش بەرژەوەندی خەڵکیش بێگومان لە پێشینەی هەموو لایەنەکاندایە بۆیە چەندین ساڵ پەیوەندی نەبوو بەڵام ئێستا دوای 6 ساڵ سەرۆک بارزانی لە بەغدایە بۆ ئەوەی بتوانرێت پلانێکی نوێی سیاسی دابنرێت بۆ ئایندە لە بەرامبەر هەر گۆڕانکاریەکی ئیقلیمی کەوا دەکرێت. بەڕێز سواز شەمەری شرۆڤەکاری سیاسی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستە بەخێر بێت.